سلااوت لێ بتۆکاتت باش خۆش بیا خۆ سەلامت بیا ڕەبی. کەم پرۆگرامەکەمان تایبەتە بە فرەژنی لێسادا دەبینین خەڵکانێک و بە تایبەت ئەوانەی کە مەسەلەن دەستڕۆیشتون و زەنجین و هەشیانە بەرپرسیشە دەکەن بە ژنی دووەم و سێم و چوارەم و بەشێک لەوانەی کە دەکەن بە ژنی دووەم و سێم و چوارەم بە دزیژن دێنن دەمەوێت بزانم وەکو پیاوێک قسەت چیە لەسەر ئەو بابەتە. ئەمن دەرێم ئیشەکی زۆر چاک دەکەن لەبەرەوەی قەیرە کچ و بێوەژنمان گەلێک زۆرە لە وڵاتەی ئەگەر بێ ئەوانە ئەگەر ڕێ هەبوایە بیان کردوایە ئەفتوهشتش هەر باش بوو لەبەر ئەوەی لۆخاتی ئەوانە بە بێوەژنی و بە قەیرە کچ دەزای چەند زۆرە لە وڵاتی دەچی هەر مەعلەکی دە قەیرە کچی تێدایە ئەو کچانش هەمووی عمریان لە سی و لە چل بەسەر کەتیە. زۆر کارێک وای کردووە کە قەیرە زۆر بێت. بابە ئەی هاوار ئەو خەرکە هەموو ڕۆیشت و ئەوروپای ئەو گەنجانە وەختی ئەو گەنجانە هەموو ڕۆیشت لە ئەوروپای عربیش لە کوردستان دائیمەن هەیە خەرکەی زۆر کوژرایە ئەو ژنانەش هەم بێوەژن ماینەوە بێوەژن دەبینی هیچ یەک منداری هەیە یا دوو منداری هەیە ئەو قوربەتەرە گەنجە تازە دەگاتێ و حائیلەکەش ڕێگرە مێردی بکاتەوە ڕێگرە کە مێردی بکاتەوە بەڕاستی شتێکی جایز نییە شەرعیش نییە خوش قبولی ناکاوەی شەرعیە ژنەکەت هیچ عیبی نەبێ و کێشە چی نەبێ بەبێوەش فکر لەوەی بکەوە کە قەیرە چی بینی یا مەسەلەن ئەو بابەتانێک کە جەنابەت باست کرد ژینی دووەم و سێیەم بینی ئەگەر ژنەکەی هیچ عیبی نەبیتن و کابراش هەبوون بی لە خۆ باییبی ئەوە جودایە ئەو ئینسانە دەکات ئینسانی لە خۆبایی ئینسانی لە خۆبایی عمریشی کورتە زوو شتێ دەکەوی ئەمریشی کورتە و زوو شتێ دەکەویتن لەبەر ئەوەی کە غەدر دەکات غەدریش باش نییە ژنەکەی نەخۆشە یان ئەوەیە یان دەبینی تەمەشا دەکات کچەک لە کۆرانێ خەیرە کچە و دەچی دەیهینی ئەوە فەرقی هەیە لەگەر ئەوەی کات و هیچ مشکیلت نییە لە مارێ لەگەر ژنەکەت و گرپ هادەچی ژنەشی بەسەردەینی ئەویش باش نییە باش ئەوانەی کە ژینی دووەم و سێم دەینن بەڕای جەنابەت بیریان لەوە کردوێتەوە کە قەیرە و بێوەژن هەیە دەیانەوێ ژیانێکی جوانتر و خۆشتر لە بە ئەو قەیرە و بێوەژنانە دروست بکەن یان حەز و ئارەزوەکانی خۆیانە ئەوە نەفسەتی دەگەڕێتەوە سە شەخسەتی ئینسان و نەفسەتی ئینسان پیا هەیە نەفسەتی نزمە کە ئینسانی نەفسیەت نزم هەموو شتێک دەکاتن دەبینی کابرا تەمەشاکە بابی لە گوندان گەورە بووە کراشەکەی مەترە کونی و درێژە بابی هاتی تەشاری لە شاری ئەوڕۆکە خوادای تێ دەورەمەند بووە ئەو جە بەسای کاسبیە بەسا ئەو عیزبانەیە بە زۆربەی کە ئەوە ئیشانە دەکەن حزبیەکانن حزبیەکانە و شتانە دەکەن لەبەر ئەوەی پارەی بەلاشیان کەتی دەدەستێن نازانن سەرفی بکەن چ دەکەن ئەو ها دەکەن ئەگەر پارەی بەلاشت بکەوتە بندەستی دەبی یەکسەر بچی ژینی دووەم و سێم خەتەریشە ئەوەی کە هیچ ئەوەی کە مثلەن بابی نەبوون بی لە کاتێکی پێگەیشتبی ئەو ئینسانە زۆر خەتەرە مەرعەباشی بکەیت لەبەر ئەوەی هەموو دەمەک مشکلەی لەسەریە نازانیتن تەسەڕفاتی ژیان بکە و نازانین تەسەڕفات بە پارەکەی بکە ئەوزە خۆشی تووشی کارەسات دەکات چاردەورەشی تووشی کارەسات دەکات